Okay, classical distribution of law. دايبني سيستم كتايا هرشيكايا هم سيستما كومال كومبارتمنت يعني هر كلاس يعني بلين أو خانة كان ولتيايا كومبارتمنت كان طبعا هر كومبارتمنت وزيك يبسلوني هي ولا ناويشا كومال كلاسيا كومال كلاسيا لناويا مثلا كومبارتمنت ياك وزاكي إبسيلون يكا بس لناو بجماري جي1 كلاسي تيايا ماشا كبمانا هميان فاصيل لأن إخوش خاني دو كومبارتمنتي دو مشار بوشيوا كومبارتمنتي سي مشار بوشيوا تا كومبارتمنتي إنام يعني بوشيوا زا إن بارتيكل كومبارتمنتي آيما كومبارتمنتي يعني أو بشي آيما إن أي بارتيكل وزاكي إبسيلون آيا وجي اي كلاس شي ديال لان ناو خوي جي اي دانا جوري تيايا بقدر جي اي اركان انا جماره مثلا كري بالفرض بلين خانيه كما توصل جمله بارتيكل هابي وزاكي برز بلين دو جوله بلان چند دانا كلاس تيايا ناو خوي چند دانا سيل تيايا مثلا 5 دانا سيل تيايا 5 جوري تيايا اوكي total number particle kan nawanin n temperature nawanin t balam yeksh lera gringa jumarey lam classical distribution la man bidozim zani kim particle kan zani in particle man haya lana shweni kyo chon da bashaban chandana khana man chandana compartment man in aidana compartment man bas lana har compartment da komale to jurite komale classe komale cell haya kana ji yek jitu ti ai وهر كومبارتمنت كي وزيكي تايبت بخويها يعني او وزايا بو همو سيالكاني ناو او كومبارتمنت يكسانا بو همو خانه كان بو همو جوله كاين يكسانا اوكي بدر يك حاله جرينمان هي بلم ديستريبيوشن كبن كلاسيكال ديستريبيوشن بلاو جماري سيالكان مان لنا هر كومبارتمنت كا زور غورتل ان اي يعني وقت دايبني يك تنبهيا بلا كوليجا كاكاو كوليجا مثلا صدنا جوريتيه جماري إذا كان زوزو كورتر لإن يعني أما عوابي يعني تيك هاد لا دابشي جي اي بكي يعني إن اي لسر جي اي جماري كزور بسوكتر ليك إن اي زور كورتر لا إن اي زور بسوكتر لا جي اي ما تو هاد دوسيو the number of cells are more than a number of particles. There is no restriction هیچ سنوردار کردنی لسر جماره پارتیکل کان که اکرین نو خانه کابن نیه یعنی چون یعنی وانیه که مثلا بلاین ولا ام خانه مثلا تنها شوینی یک پارتیکل اکرین لو خانه 100 پارتیکل هذا خانه دو مکره هیچی تیانه به أراو شيء وازن جناس لناوي شوا أو هذا كومبارتمنت يا جماعة كريه ساتي به كومباري دو مكريه هيك تيانه به كومبارتمنت سيام أيام مكريه مثلا بيرز يعني تيا به لأنه أمشي خانة كان هرو شيء وازن السيالة كاينه أمشي شيء وازن يعني كريه لخانة كان ناو كومبارتمنت كيا سات بارتيكل تيا به لو يتلا مثلا هيك تيانه به هيك ريستريكشن هيك سنوداري كمان لرانية لرا بارتيكل كان يما كباريان نية هواي برينك يا وابلين درستي وابلين قبارة نشوين داير ناكن برحال أما زانين أما من هيا أما تشيبو أما probability thermodynamic probability بو systemic يوا كإن particle ولا هر خانية كإن أي دانا particle هيا أكاتا أما جي آي جماري سيالكاني جماري سيالكاني هر كاملة كومبارتمنت كانا وأما أبي بما يجرى إن آي فاكتوريال ماذا زانن أوكي بيشتري ما دوزي وتوا برام أوميغا ما نهينا بس يسيهيني أوميغا يكسانو بما إن يكسانو بسي جماريون بارتيكل كان لخاني يكما إن يكي تياي خاني دوم إن دو تا خاني إن آي وبمشي وازا أمي شكاتا جماري بارتيكل كاني تو دلتا إن صفرة شكو جماري بارتيكل كان من ناغوري كاكاتا سيكماي دلتا إن آي بلام جماري بارتيكل خاني يكري بغوري بلام كوي بارتيكل كان ناغوري
وأويا كاتا أما كاتا سيكماكي كاتا صفر هماش من بو إنرجي هي بيرتر باسم كردوها كاتا إن يك إبسيلون يك إبسيلون دو إندو إبسيلون سزايد إن آي إبسيلون آي أمي شروي بو خاني إنرجي كيونيا كاتو خاني يكم إن يك بارتيكليتيايا كومبارتمنت يكم إن يك بارتيكليتيايا وزكي كاتا إن يك إبسيلون يك أمان إن دو تيايا كاتا إن دو إبسيلون دو رواتا كاتا إن آي إبسيلون آي جي آي رول نابين لا وزكا أم ريليشناني بلاينين بكاري هنين لوغاريتمي أي بي كاتا لوغاريتمي أي زائد لوغاريتمي بي لوغاريتمي A تواني بي كاتا بي لوغاريتمي A لوغاريتمي A لسر بي كاتا لوغاريتمي A ماينس لوغاريتمي بي أما مهمو متان أما أزانن وقت اشتيك اللي را جرينجا يستكاني أم لوغاريتمي أم لوغاريتم ورا جرين لوغاريتمي أوميجا كاتا لوغاريتمي N فاكتوريال سيجما لوغاريتمي N I فاكتوريال زائد لوغاريتمي لوغاريت ما بكارينين لوغاريتمي كو كرت أكين بكو أكاتا لوغاريتمي ان اي فاكتوريال لوغاريتمي جي اي ان اي فاكتوريال أهم توكا ما كرتايك أكي بكو بوجي ان اي إلى توكا ان اي كونستانتا إذا بشتاو أيوانيا كاتا لوغاريتمي ان اي جي اي زائد أما الزائد اللي عفوا هذا لا زائد يكم ليد لبيرشوا لا زائد يكا هذا لا ناقصك معنا به اللي رشا ناقصة بزائد نية لا ناقصك معنا به أما ناقصة ناقص يكتوى لجيرة ويا لوغاريتمي أي ماينس بي أو ما بحلب كردوا لهنا عمز ليرا زائدك ليرا ناقصك ما قدر إيه دلتاي لوغاريتمي أما أكاد صفر دلتاي إن أكاد صفر دلتاي أما شوف أكاد صفر بوشي شوكا probability دين شوما probability استخدام probability السير موديل probability ماكسيموما هر قران كاريك بتشوكل ماكسيموم ما بيبقى صفر داتا شاي ماكسيموم شنو يكاد داتا شاي ولا ماكسيموم شنو كالصفر داتا لا مينيموم شنو كالصفر أو كاريك ويا أما كاد صفر أما شو كاد صفر شو قلت من كوي بارتيكل كان نجورا كوي نكاي نجورا استكاري دوباره وكو أو كي بيشون هر هماش كين أما حسيبه كين شو كده دلتاي لوغاريتم كين حسيبه كين هر وكو كي بيشوا تنها أبو جوازيو أمديتنا إيش كمان أو بيشتري ما دوم حاضر بيشرح حسب ما كردوا تنها بوج جوازو أعمدتنا إيش كمان هو فرقك بس أويا تجابا كاتا لوغاريتمي إن آي لوغاريتمي ترمي بزيابو ترمي بزيابو هيش كيكا أوكي أنا طبعا اشتكاني أما خوتان بيكر حتما وشتاني كليك دركري أما دلتاي لوغاريتمي إن كاتا صفر تكنا جورا أما كاتا دلتاي إن آي لوغاريتمي إن آي كاتا أما كاتا تيجي دلتاي إن آي لوغاريتمي إن آي زائد إن آي دلتاي لوغاريتمي إن آي بعد لوغاريتمي إن آي كاتا تشان كاتا يجلسر إن آي بعد دلتاي إن آي شلسر وابي يجلسر لبولا بيموتون دلتاي إن آي كاتا برا أم دلتاي إن آي لقلام أم إن آي لقلام إن آي أروى أم دلتاي إن آي لقلام دلتاي إن آي أروى أما أميش أخوي لجي خويتي كاتا إن آي دلتاي إن آي لوغاريتمي جي آي توان جي آي نغورا أوش كاتا هوا وأوش كا أمانا كين دلتاي لوغاريتمي كابا أمدت وجيري أما ولا قلوا هاو بشورة جرين كاتا لوغاريتمي إن آي جي آي أما من بودا سكري أو جرينجا دلتاي لوغاريتمي أوميجا ماكسيموم أكاتي أما أو مهم دلتاي إن آي كشيء توزيك ما كشيء هي أمش أمان كرتي ألفا كين أمان كرتي بيتا كين أم ده لقال أو بيك وكو يعني كينو أمان كرتي ألفا وش كرتي بيتا لقال أو بيك وكو يعني كينو نتيجة كيبما سيجما أو بشا أمان ناقصة أم دوانيتر زائدة أي بما دلتا إن آي هاو بشا وريا جرين دلتا إن آي هاو بشا أو وقتا أما قرار همش السفر به بأم أرجومنت السفر به أما أرجومنت كي يكسان بالسفر أو كي دوزينه وبريتيا لا أما طبعا أما جت أما دوما لوغاريتمي هم اللي راه بس لوغاريتم ما مثلا إلى إنها أنا لوغاريتم إني بار أنا جارين لوغاريتمي أنا جارين هررين لوغاريتم أنا جارين إلى إن إن أي بزيوة كات ماينس ألفا ماينس بيتا إن آي كات جي آي إي ماينس ألفا بيتا إبسيلون أي خوتنا زانن وتك إلى إني جمارة يكسانة بجمارة كذا وجمارة كات إكسبونشيالي أو طبعا لنا ناقصك هاو بش وربان كريتها وإن أي لراد وزينة وجي إن أي كده تعمل جي أي لسر أما كما ناوي كتير ما أما إكسبونشيالي ألفا زائد بيتا إبسيلون أي
یا این ای لەسەر جی ئای کاتە ئی ئەمە کاتە اوکی ئەم تێرمە پێڵێن ماکسوێل بۆڵتزمەن لاو کە یەکسانە بەچی یەکسانە بەمە یا یەکسانە بە یەک لەسەر ئەمە چونکە ناقسە تێتە خوارەوە کاتێ ئەکسپرشیاڵی ئالفا یا ئەوەی ئەتوانی هەردێکی بڵێ یا هەگەکان بڵێ یەکمانەیان هەیە بە ماڵن ماکسوێل بۆڵتزمەن دیستریبیوشن لەگەڵ ئەوەکەی پێشوەکە کردمە فەرقەکەی ئەوە بۆ ئەو جێتیان نەبوو هیچ چینێکی کەنی NI بە GI ماکسوێل نەک NI بە تەنها NI لەسەر GI ماکسوێل بۆڵتزمەن دیستریبیوشن لۆ ئەمە تا ئێرە ئەمەمان دۆزیەوە ئێستا دین ئەمە بۆ ئایدیال گاز بەکارهێن ئایدیال گاز هەنە سیفاتی هەیە توانە سێمەداینامیکە خۆنوتانە مەزۆ خۆمیلە نایم نایکەمەوە ئەکرد لە 1000 کیلۆ دۆزێتەوە بەس ئێمە لێرە مانە بزانانی خێرایەکانیان بە چ شێوازێکە ئەمە دیستریبیوشنی کلاسیکال پارتیکڵەکانە لەناو سیستەمێکە کە کۆمەڵێ ستەیتە هەیە و کۆمەڵێکی زۆر پارتیکڵ هەیە دابەشبوونەکان بەم شێوازن ئالفا و بێتای سەی دۆزینەوە لێرە بەس ئالفا و بێتای پێشتری دۆزیمانێتەوەیان ئەی ناسی بێتازان یەک لەسەر کەیتیەکەی بەدێمە دێن چێکەین لێرە دێن بزانێکی کاتێککە تۆ بۆ ئایدیال گاز وای دانێن کە ژمارەی پارتیکڵەکانمان یەکجار زۆرە تەمان هەر بۆ هۆکارە بێ NI یەکجار زۆرە GI یەکجار زۆرە ئەپسیلۆن ئاش ئێنی یەکجار زۆرە ژمارە ستەیتەکانەوە تەکانەما بێ حاڵەتی کۆنتینیوس بەخۆیەوە هاکرێ چونکە زۆرە هێن لە بینی هەردوو ژمارە حتممە ژمارەیەکی کە هەیە ئەنی بۆ وزە وایە بۆ N لە بەڕێن لە هەر ڕەنجێکی وزە هەر چەند ژمارە پارتیکڵ بتەوێ هەتا کەوا بۆ ئەماکەین بەهین کەین بە کۆنتینیوس لە جیاتی NI ئەنووسین N فانکشنە لە ئەپسیلۆن ئەمە فانکشنەکە لە ئەپسیلۆن لەجاری GI ئەنووسین G فانکشنە لە ئەپسیلۆن دوگە ئەپسیلۆنەکەمان کۆنتینیوسە بۆ هەموو ئەنەرجێکمان لێرە هەیە ئەوەش ئی ماینەس ئالفا ئەمەش ئی ماینەس بێتا ئەپسیلۆن ئەپسیلۆن ئای نامێنێ ئەمە فانکشنەکە لە ئەپسیلۆن وەکو FX ئەیتە بەس NX ئینی ئیە لێرە ئەمەش ئی ماینەس بێتا ئەپسیلۆن لە هەردوو لای دی ئەپسیلۆنێ زیاکەین لە ڕێنجی وزەی دی ئەپسیلۆنە ئەمەمان گۆڕی بەمە باشە ئەمە نامبێرۆ پارتیکل in the range of دی ئەپسیلۆن ژمارەی پارتیکڵەکان کە ئەو وزەی دی ئەپسیلۆنیان هەیە جی ئەپسیلۆنیش بریتیە لە چی ژمارەی سێڵەکان لەکوێ لەو لێڤێڵا لە ئێنەرجی لەو دی ئەپسیلۆنە چەندانە سێڵێتیایە نامانەوە جیب چونکە بێ کۆتایی سێڵێتیە وەکو فانکشنێ لە هی پیشانێتی کە ئەڵێن ئایدیال گاز تەمان هەرچیە بێ سیستمێکمان هەرچیە بێت دوو جۆر وزەمانەیە پۆتەنشیال ئەنەرجی و کینێتیک ئەنەرجی لە ئایدیال گازە پۆتەنشیال ئەنەرجی سەفرە یعنی پارتیکڵەکان ئێمە کارلێک لەگەڵێکە ناکەن کەوا بەس کینێتیک ئەنەرجیمان هەیە کاتە P2 لەسەر 2M باشە بۆ ئایدیال گاز ئەمانەیە یەک سەفرە ئەپسیلۆن کاتە دی ئەپسیلۆن کاتە چی بۆ یەک پارتیکڵ کاتە 2P دایبتاشە دی ئەپسیلۆن کاتە 2P dP دو ئەمیش کۆنستانتە لە ژێرەوە دوو لەگەڵەوە دووارە کاتە PM dP وایە کەوا بوو ئێستا هاوکێشەکەمان ئەگۆڕین لە جیاتی ئەپسیلۆن P بەکارێنین خۆی ئەپسیلۆنەکە کاتە چی P2 لەسەر 2M داماننا باشە dP کات دی ئەپسیلۆن کاتە چی ئەکاتە PM لەسەر dP لێرە دایێنین ئالەیە ئەمەش ئێنێکە لە جیاتی فانکشن لە ئەپسیلۆن بێ چەند فانکشنێکە لە P خۆی بۆ خۆی کەوا بوو لە هەموو لا 2M کاڕوە لە هەردوو لاو 2M ڕوە ئەو M ڕوە عەفوان لێرەیانە لە جیاتی دی ئەپسیلۆن ئەنووسین DP لێرەشە لە جیاتی دی ئەپسیلۆن ئەنووسین ئەفەتە PDP ئەنووسین بەس لە هەردوو لە پیەکانە ڕۆن هەمووش مشتەرەکەن هەم لێرە پیمانە بێ هەم لێرەمان بێ کەوا بۆ ئێستاکانە ئەومان گۆڕی بە چی گۆڕیمان بە P هاوکێشەکەمان گۆڕی بە P بۆ گۆڕیمان ئێمە ئەمانەوێ دیستریبیوشنی سپید بدۆزینەوە بەس هاوکێشەکەمان بە شێوەیە چی بوو بە شێوەی ئەنەرجی بوو بەڵام ئێمە زانین مۆمەنتەم سپیدەکەی تایە چونکە P یەکسانە بەچی بە ئێمەوی ئۆکەی ئێستا ئەمە تعبیر ئێمە چییە NP بە DP یعنی ژمارەی پارتیکڵەکان کە مۆمەنتەمەکەیان DPە NP ئەوە بەستەوەیە GP نامبێر ئۆپسیالەکانە لەو مەودای DPە ئی ماینەس ئالفا بێتەش کە کۆنستانتن P2 کە هەر مۆمەنتەم و ئەمانە هیچ کێشەیەکی تیان نیە باشە
ئەمە NP بەدی بەزانی ئەم GP بدۆزینەوە. ناوی چییە؟ ناوی نامبر ئۆفسیال، ژمارەی ئەو شوێنانەیە کە لە ناو ئەو یایە کەکرە پارتیکلەکان بچنە ناوی. ئێمە شتێکمانە بوو لە چاپتەری پێشووە بە ناوی چی؟ سێڵ لە فەیز سپەیسە بوو بە HC بگەڕنەوە بووی بوو بە HC بووانە بوو H کۆنستان بوو بچووکترین قەبارەی کە ئێمە لە فیزیا هەمانە HC کەوا بوو GP کاتە چەند بەکەوە بچووکترین خانەیە کە ئەتوانێت بێ HC وایە HC بچووکترین خانەیە کە ئاکری هەبێ HC ئەو وەختە چەندانە پارتیکڵ توانێت لەوێ جێ بێتەوە، یعنی چەندانە کلاسمان هەیە ئێستا، چەندانە GP برێپێرەی volume in phase space for momentum range DP باشە خۆی پاڵشێنەگەرە پی وانە دابەشی چی ژمارەکەی کاتە چی نامبر ئۆفسیالەکان کە ناومە بۆ GP ناومەناوە بریتێرەی volume in phase space قەبارەکە لە قەبارەی phase spaceەکە باشە لە ڕەنجی دیپیە دابەشی بچووکترین قەبارەی ئەو هینە کە بریتە لە H20 ئەوە کاتە ژمارەکەی ئێمە GPەکە وا دۆزینەوە قەبارەکەی ئەم دیپیە قەبارەی ئەو دیپیە لە فەیس سپەیسە قەبارەکەی قەبارە ڤالیۆمەکەی و دابەشی چی یەک قەبارەی یەک هین فەیز سێڵێک لەو فەیس سپەیسە کە HC بوو ئەمجا چیمانە دێ ژمارەی کلاسەکانمانە دێ ژمارەی سێڵەکانمانەدا دەکەتەوە هینەشی هینە بێ والیۆم in position space والیۆمەکەی چییە؟ والیۆم لە فەیس سپەیسە بەشێکی مومنتەمی هەیە بەشێکی پۆزیشنی هەیە کە ئەمەیە و بەشێکی مومنتەمی هەیە ئەمان چییە؟ dx dy dz ناوی ڤە تۆ بەس ئەمەیان نەمێنێتەوە وانە dx dy dz دەکەی هێنمە دەرەوە خۆی بە 6 دانەتیرا ڕدانە بەسکارم دانەوە چونکە ئەمیان ناوناوە ڤ ئەوەتەوە ئەوە ڤەکە ئەمە ئەنتیگرالە dpx dpy dpz باشە ئەمە ناوانم دێلتا کە ڤالیۆمە لە فەیس سپەیسەکە کەوا بوو ئەمە پۆزیشن سپەیسەکەی قەبارەی پۆزیشن سپەیسەکەی وی قەرەتی قەبارەی مومنت سپەیسەکە کاتە قەبارەی گشتی لە بڵێن لە فەیس سپەیسە ئەمە ئەمە زانین چەنێکە دابەشی HC ئەکاتە چی ئەکاتە GPەکەت دابەشی HC بەدەو دلتا چەنێکە یەکا زانین چەنێکە دلتاکە چەنێکە دلتاکە ئاوا دۆزینەوە لە مومنتم سپەیسە پی وای پی ئێکس پی زێت باشە گۆیەکت هەیە تۆ ئەم گۆیە حتمما قەبارەکەی ئەوەیە باشە ئەمە بی بە تۆ تەوێت قەبارەکەی لە دیپیە بدۆزیتەوە کەوا بوو ئەمەیان قەبارەکەی ئەمەیە ئەمەی تریان کە ڕێدیوسەکەی پی زائد دیپیە ئەو تۆزیشی لێ زیاد بووە ئەمە لێرە پیە ئەلێرە تایرە پیە ئەلێرە تایرە ئەلێرە تایرە دیپیە کەوا بوو ئەمە کاتە پی زائد دیپی وایە کەوابوو ئەمە ڤەکمان هەیە ئەمە قەبارەیەکمانێ ئەوەیە ئەمە قەبارەی گشتی ئەو گەورەترەکەیە کە ئەکاتە ئەمە قەبارەی ئەم بەشە بچووکە ئەم بەشەکە کاتێرە کە من ناومانناوە قەبارەکەی دیپی یعنی لێرە ئیشمان پێەتی بۆ حسابکردنی GP ئەکاتە چی ئەکاتە ئەمە لەمە دەرکە دلتا ئەکاتە ئەوە ئەمە توانی سێ بیکەرەوە پیاو بەشە بێنە دەرەوە چوار ئەماکە ئەمە توانی سێ ماینەس ئەمە توانی سێ ئاماکەمەوە کردومانەتەوە کردێتە ئەمە هەموو دیپی خۆی بچووکە کەوا بوو دیپی توانی سێ دیپی دوانی دوو ئەمانە هەر زۆ بچووکە بن لایەنە بەم پیسی و پیسش لەگەڵ لە کارڕۆن و ئەوەی ئەمێنێتەوە ئەمەیە کاتە چوار لەسەر سی پای سی سێ پای دوو دیپی سێش لەگەڵ سێڕوە کاتە چوار پای پی دو دیپی کابو GP دیپی من دۆزیەوە کردیەچان V کە X و Y زدە چوار پای پی دو مومنتەمە دیپی دابەشی HC کە ئیسش ئەو بچووکترین قەبارە بوو کە لە فەیز سپەیسەکە هەمان بوو بۆینەکە ئەومان دیاری کرد یعنی لەم فۆرمولا یەکەم شت ئەم فۆرمولەمان کە بۆ خێرایی با مومنتەمی شتەکان بۆ مومنتەمی پارتیکڵەکانی هین نووسیوە بڵێن ئایدیال غاز نووسیوە GPەکەمان دیاری کرد ئێسکانی بە ئەڵفابێتەکە دیاری بکەین ئەوە GPەکەمان دیاری کرد ئەوەتە
كليا الفا بيتا كشون دياري بكين ام دوتو دكون سانتيجا بيشتا وانا دياري كردوها بس جاري تشك دياري كينوا كوي همو بارتيكل كان اكات ان وانيا بس خيرايا كان لا شنيكو بس شنو اللي امر ريليتيفيستيك نيه كما مثلا بلين ناكري خيرايا كان لخيرايا وناكي برستربه خيرايا كي لا صفر واروتا انفينيتي كوابو جماري بارتيكل كان من كلاسيكا كاتا ان اما جماري بارتيكل كان وك فانكشن بي دي بي انتقال كي لصفر و انفينيتي اكاتا ان متوان بوشي تواني بينوس انفينيتي تشونكا مومنتم لرا كلاسيكالا اوكي إذا كان أما إن بي داني أما إن بي أوتا همانا إن بي دي بي من هي إن بي دي بي أما دا يعني استا سادية كينوا يتر أمانيكا نغوري هن مدرو إتواني ماينس ألفا نغوري هن مدرو في نغوري هن مدرو شوار باي نغوري هن مدرو إسي نغوري هن مدرو أما منيتوا لنا بي دو منيتوا إيه منيتوا ماينس بيتا بي دو دو إم أما انتقال زان مكاتشان صفر انتقال إكس دو جا إي ماينس ألفا إكس دو جا دي إكس أما زان مكاتشان لرا إيش نكتشيا إكس كم بيا ألفا كم تشيا بيتا لسر دو إما هيش فرق كينيا أما فورمولا كياتي لجاتي ألفا بيتا لسر دو إم دانم وداينم وإن أكاتا أما كرديا إن لجاتي أما نمداني مكاتا باشا أما إيش السكانة ليروا من ألفا دوزموا باشا ألفا دوزموا ديم تشيا كم أما إي ماينس ألفا ليرانو سم أبي إن دابشي أما بكم وكرتي أبي دابشي مو ماني بكم إن أبي دابشي تشوار باي في إتش دابشي إتسي يجلس تشوار باي أما هم دابشي همو ماني بكم بس أما هني كان للجيرية نسروا ها يستشوى تسروا وانيا بيتال الجيرية تسروا بس إن كان حسيب كم تواني سيل رجع تواني كي يجلس سردو تيبو يبوسل بس السردو لرو تواني ما ينصرفا كاتي بس أما أبي ألفا بدوز ما وقابل هم لا بيل الهرد لا بيل لوغاريتم نبر ورقرم لوغاريتم نبر يما أملايا كاتا ما ينصرفا لوغاريتم نبر يبلا جم بتو بخوي هذا ما يكلم سيوانا لوغاريتم نبر كي وألفا من دوزيه وكذي أما بس يسب بيتاك خوي تشيل بكم يسمى ألفا دوزيه بيبناو بيخناو فورمولا كي وكوا تو ألفا من دوزيه إن باي دي بي أما يليرا ألفا كيش من دوزيه أو يكاليرا يبينين أما إلى إنكم لرا لبيتشوا بداينين أما إلى إنك لرا هاي إلى إنك لرا هاي عفوا أنا لرا هاي تيلين خو وكل يوم يتشارك كينيا استابين وبو الآن لا عفوا إلى إنينيا إيتواني ما ينسي أما شو كم أم ألفا إلى توانايا أم ألفا إلى توانايا يتخوانوا اللي exponential logarithm أبي با argument هنا logarithm كا بوي وايلي هاو دا وايلي بردن ولا وايلي بتكسو أوكي تاو أو كليا أو تبي أو بينا قالوا بياروا إن اتسيش أو أمو يحسبك إن توا إن أو نساعده بتوا إن باي دي بي كاتا أمي كليرا أي بينين يتوي جاري بس كان ليرا ستو هاو كشيك هي تنها شيت يانيا تنها بيتاكد نناسراوە هەموو شتێکی دیاری کراوە ساما هاوکێشەیەکە بۆ دیاریکردنی خێرایی مومنتەمی ئایدیال گاز تەنها یەک نەناسراویتیایە ئەویش بێتایە دین چیەکەین دین پەنابین بۆ ئەمەی لێرە هەمانە NE ئەگەڕینەوە چونکە جرابێ پەنابەرین بۆ چی بۆ حەسێبکردنی انرژی کەوا بۆ دینەوە بۆ ئامە مەمان کرد بە پی بۆەوە ئینەکە بدۆزینەوە نەبوو بۆ فۆرمولە بۆ ئیدێڵغات بەزیۆ بە سەبەب گەڕینەوە بۆ ئەمە بۆەوە ئێستا ئەڕۆکەمان دیاری کردووە وایە بێتاکەشمان دیاری کردووە ئێستا بێتاکە دیاری بکەین گەڕینەوە بۆ هێرە جیەکەشمان دیاری کردووە وایە جیەکەشمان دیاری کردووە بە سەبەبی گەڕینەوە بۆ ئێنەرژی بۆ ئەو بتوانین چی دیاری بکەین بێتاکە دیاری بکەین تا بێتەکان پێشتری دیاری کردووە پێشتر دۆزیمانەتەوە بەس ئێمە منەوەی هێرمەوە بۆ ئێرە ئەو هێرمەوە بۆ ئێرە ئاوە تا لە جیاتی پی ئەپسیلۆن دانێم بەس
خۆت شەکیکە ئاگدار بە ئەکاتە ئەمە چۆن کردێتە ئەمە پی دوو لەسەر 2m ئەنووسی ئیپسیلۆن باشە پی دوو لەسەر 2m ئەکاتە ئیپسیلۆن باشە ئەوە بێتا ئیپسیلۆنە ئەفۆنە ئەوە بێتا لەسەر ئیپسیلۆن نیەوە بێتا ئیپسیلۆنە ئەو وەختە پی دوو لەسەر 2m ئەکاتە ئیپسیلۆن خۆی باشە پی دوو لەسەر 2m لێرە بەس ئەبێ ئامانەی تریشێ بێ ڕێکوپێکیکەی بە شێوازی ڕێکوپێکیکەی کە ئەمە دەربێتەوە و یان هەر ئەچینەوە بۆ ئەو فۆرمولەکەی دەهێنین بەس بەرحاڵ ئەمە ئەتوانین ئەمە سادەکەینەوە بێتەوە بەمە بە ئاسانیە کرێمە حەزم لێ خۆتان بیکەن ئێستا بێتا چەندێکەکە توتال ئەنەرجیەکەی ئیە هەمانە توان دووشتمانەیە توتال پارتیکل بان توتال ئەنەرجیمانەیە صفر ئینفینیتی ئیپسیلۆن لەجیاتی توتال ئەنەرجی لەجیاتی سیگماکە ئیپسیلۆن ئن ئای نەبوو ئێستا لێرە ئەمە ئیپسیلۆن ئن ئیپسیلۆن دیساوە ئن ئیپسیلۆن دیسەکەمان هەیەوەتە لێرای هێنین لێرە دایەنین و دووبارە سادیەکەینەوە ئەوێ بەم ئەنتیگراڵە باشە کە بوو بەم ئەنتیگراڵە ئەکاتە سێ لەسەر ئەمەش ئەمەتیگراڵە ئەزانین لە امتحانم ئەمەتیگراڵە نەدرێتێ ئەمەتیگراڵە ئەمەیە کەوا بۆ ئەکاتە 2n سادەیەکەیتەوە بەڵام ئەمەتیگراڵە ئاوا لە جێت بێتاکەت ئالفاکەت ئەر بێتایە هیچ فەرقێکی نییە دای بنێ باقی شتەکان بە ئاسانی سادابێتەوە و ئەکاتە 3n لەسەر 2 بێتا چکەوە بێتا 3 لەسەر 2 لێرەشە بێتا دێتە دەرەوە لە بێتا 3 لەسەر 2 بەڵە دێتە دەرەوە ئاسانە بەڵام کارێکی قورس نییە ئەودا 3 لەسەر 4 ئالفا 2 لێرە هەیە لەمای لێرە هەیدایانی کاتە 3n لەسەر 2 بێتە ئی ئەکاتە 3n لەسەر 2 بێتە ئی ئەکاتە 3n لە یا بێتا ئەکاتە 3n لەسەر 2ئی بەڵام ئی چەندێکە هەمووتان نەزانن ئی لە هینی پارتیشنی وزەکانە بنمە بۆ هەر دەرەجەیەکی ئازادی کەیتی ئێنەرژیمان هەیە تۆ n پارتیکڵە هەیە 3n دەرەجەی ئازادی هەیە ئەنەرژی هەر دەرەجەی ئازادیە لە ئێکوپارتیشنەکە کاتە چەند کاتە 1 لەسەر 2 کەیتیکەوە ئیە کاتە 3 لەسەر 2n کەیتی ئەو لێرە دامنی بێتا دۆزێتەوە کە کاتە 1 لەسەر کەیتی کەمش پێشتر دۆزیمانەوە ئەوەیە کە ئێستاکانی فۆرمولەکان یەکێکی بۆ NP کردیا ئەمە بۆ مۆمەنتەم کردیا ئەمە بۆ ئەنەرژیش کردیا ئەمە ئێستاکانی ئەمە نەناسراویتیا نییە و ئێستاکانی ئێمە زانین ئیپسیلۆن کاتە چی 1 لەسەر 2mv2 یا ئیپسیلۆن پیە کاتە mv توان یا ئەمەیان بەکاربێنین یان ئەمەیان بەکاربێنین هەر کامیشی بەکاربێنین نەبێ کەوت ئیپسیلۆن کاتە 2mv/dv لێرە دای بنێ و باقی شتەکان بە ئاسانی دەرجێ ئەمە ڕێلەیشنێکمان بۆ خێرایی پارتیکڵەکان لە ئایدیال گازە دۆزیەوە کە کردیە ئەمە خێرایی پارتیکڵەکان لە ئایدیال گازایە ڕێلەیشن هەیە و شێوازەیە n ژمارە و پارتیکڵانەیە کە خێرایەکەیان ویە لە مەودایەکی دیویە 4 پایN و باقیەکە تمپرەچێر و ئەم جۆرە شتانەی و ئەمە ڕێلەیشنەکەی دێڕش ئەو شتێک ئامانە بۆ ئایدیال گاز دۆزیمانەوە لێرە تەنها ئەمەیە کە وتم ئامەتان لەبیر نەچێ بەجارێکی خۆتان بیکەنەوە ئەمە بدۆزنەوە ئەفوو ئەمەە بەڵە هەرەمە ئەمە چۆن ینی بەستاران تەنها کارێکەکەی کارێکی خۆرسنیە ئاسانە بەوە گرینگە ئێوە ئەوە بکەن بۆ جارێکی بدۆزنەوە چۆن کردیەوە